سڵاوتان لێبێت لە بەردەمێک لە بەڕێوەبەراتەکانم کە پارەی کارەبا یاخود ئەو وەستڵەی هاوڵاتیان لایەنە و کری کارەباکانیان بۆ تۆمار کراوە ڕادەستی دەکەن و لە بەرامبەر داوانیش پارەکە دەدەن بە حکوومەت. گلەی یەکی زۆر لە پارێزگای هەولێرە بوو دەمەوێت بزانم لە سلێمانیش بەم ئەشە و گرفتە هەیە کە کری کارەبا بەرز بێ و هاوڵاتیان وەکوڵێ نەتوانن ئەو پارەیە دابین بکەن لەگەڵمان دابن و بەشێک لە هاوڵاتیانە وەردەگرین کە سەردانی بەڕێوەبەراتەکە دەکەن و باس لە دۆخ و وەسفی خۆیان دەکەن لەگەڵ وەڵایم بۆم ناتۆتەوە پێوەرەکەم ناخوێنێتەوە ئەڵەن چۆن چارەسەری بابەتەکە بکە وەڵای چوومە گیانیان نێستاکانەوە دەم کاکە جان تۆ بەیانی سبێنێ نەی بەنجم کەی بڵێ ئەوەنە لەسەر هاتۆتەوە تیان بڕۆ ڕۆ خۆمان تەلەفۆنە بۆکەین دێن پێوەرەکە بۆ بەسین خەڵکیان زۆر بەنج کردووە وەڵای من کوڕێکی برازامیان بەنج کردووە کارەبای هیچ سرف نەکردو 2 ملیۆن دیناری بۆ هاتۆتەوە 2 ملیۆن دینار 2 ملیۆن دینار هیچی سەروەتانە گوڵۆپێکی شێڵ نەکردووە فەقیرە لەوە چێ 500,000 موچەکەی بێت بەخوا موچەکەی 300,000 موچەکەی 300,000 2 ملیۆنی بۆ بەخوا 2 ملیۆنی بۆ هاتۆتەوە مەخزنێکە چۆڵ و هۆڵە هیچ تیان نییە ئەوی سەوتا لە ژوورەوە فەقیرە خەریک مەعامەلات و خەریک کەشف دەرکردنێتی ئاسایش بێت سێری کە بزانین وای ئەوانە گرانەکە گەیشتە سلێمانیش ئارە وەڵا ئەوەستا منەوە لە مانگی یانزۆ من مەعامەلاتم کردووە هەتا ئێستاکانە ئەوەتانێ مەعامەلاتم کرد بۆ جۆزەی زیرەک ئەوەتانێ سفرم بۆ دێتەوە کەوتیدەتە گومانەوە کەوتمەتە گومانەوە ئەوەتانێ سفرم بۆ دێتەوە ئێڵم کاکە بۆ سفرم بۆ دێتەوە کاکە چارەسەرێکم بۆ بکەن قەرزی کۆن 250 دیناری عێراقیە قەرزی کۆن 250 دیناری عێراقیە تەوە تا وەسڵەکەشە لە یانزەی سێ یانزەوە من هینم کردو بۆ جۆزەی زیرەک نەهاتوونە بۆم ببەستن ئەترسی لە ناکاوە بێن بڵێ ملیۆنێ وەڵا بە ملیۆن مەمنونم ئەگەر لە ناکاما بێت نەک بڵێ ئەوە 4-5 ملیۆن بە کۆترە لەسەرت داینێت یعنی وای لێ هاتوو بە ملیۆنەکە رازیت ئارە وەڵا بە ملیۆنەکە رازیم بەس ئەگەر تۆ داخت نەکات بڵێت 4-5 ملیۆن قەرزاری بڕوامەگەر مەعاشەکە بن بە کارەبا و بڕۆن ئیشی دووەم کەن بۆ بژێویشیان ئیشی دووەمشمان پێ ناکەوە تا لە ماوەی بەسەراتوان ناتوان هیچ شێ بکەین یعنی ژیانەکە زۆر قورس بووە جاران مۆلیدەکە بوو باشترێ بوو ڕاستە 24 ساعتی کارەبا خۆشە شتێکی باشە شتێکی خراپ نییە خۆم بتوانم هەموو پارە بە هەر مۆلیدەیەکەکڕم لەسەر بارەکە دایانەوەی وەڵام شۆ بیرم لەوە کەوتم مەگەنیم بێت ئەم پەنەڵانە دانێمەوە باشترێکە لەوە ئەگە بچم 20 وەرەقە قەرزکەم ماگانە بیخەمە لەوە پارەکەی دەبرەکەیت و نەجات دەبێت تاتایی ینی بەڕاستی ئەمە خزمەتگوزاری حکوومەتە یان بارگرانی حکوومەتە وەڵای ئەمە بارگرانیە ئەمە بارگرانی لەسەر هاوڵاتی و لەسەر مۆزەف شتێکی خۆش باسکەم ئێستا لە ناوچەیەکی گەشتیاری هەولێر و ئەو مەنتیقەیە وتوانێتی بە شێوەیە ئەلکترۆنی توانن پارەکە واصل کە یەکێ نەزانێت خەڵک کێشەی واصلکردنەکەیەتی خەڵک کێشەوەی پارەی بینێ شێوازی واصلکردنەکە کاکە گەرنی ئازابی خۆی یە لە بنکەکە پارەکەیە وەڵای کێشەمانەوە نییە بۆ واصلکردن من زەوە تا خۆم هاتوومە پاڕێمەوە لەم کاکە لێی دەبزان چەنە قەرزارم چەنە پارەم لەسرە بەیانی کەڵەکە نەبێ لەسرم جوابدانەوە نیە لە کاکە بڕۆ ماڵەوە بە خۆ دانیشە و کەی بە گۆترە وتیان حساب کردەوە ئێدەم دوای حتا ئێستا بۆ مۆزەفەکەم وەدەم سبەینە بە گۆترە لەسەرم حسابیکەن بەخوا 1 دینار نادەم یەک بابەتی تر هەیە ئەویش بڕینی کارەبای بەداخۆی ساحکومەت بی لەوە دەرەوە ئەگەر پارەی کارەبا بڕێ بەڕاستی ئەمەش عیبە نییە و موچەکە ئاوادا لەولا کارەبا بەرە وەڵا بڕینیم کارەبایش خراپە یعنی لە هیچ قانونیەکان نەبوو کارەبا بە بڕێ و لێت ببڕێ و پارەکە نەدەی بەس تۆ ئەگەر بێت و هەمومانجە تۆ وەرەقەکە و بێتەوە پارەکە و بێتەوە تۆ بیچی پارەکە تەسمیلکەی ئەم کێشێت بۆ دروست نابێت چەکو من کێشەم بەیانی بۆ دروستە بێت 2 ملیۆن دینارم بۆ دێتەوە بەچی 2 ملیۆن دینار دەبرکەم بیدەمەوە ئێستا نازانم چەنا بسپلێر بەکارێنی هیتەر بەکارێنی بۆیلەر بەکارێنی وەڵایی سبلیتم نییە لە ماڵە وەڵای هیتەرم هەیە و بۆیلەرشم هەیە پیا و ڕاستی قسە بکا خۆشە ڕاستە بەکارێنی و کارەبار بووە گەڕێتەوە ئەگەر نەوتەکەش بسووتەی نەوتەکەش نییە خۆنی و بەرمیلەکەش دەستیان پێ نەکردو حسابکە لە چاخوای 2 مەڵ بەندیان دابش کردو تەواویش نەبووە وەڵای نەوتەکە نیە من نەوتەکەم بۆ مەسلەی نەوت کێشەم نییە خۆم شخصی خۆم نەوتەکەم چکە کەرکووکە لە کەرکوو نەوت وەرەگرم لە حکوومەتی ناوەند وەرێگرم لە حکوومەتی ناوەند وەرێگرم کێشەی ئەوەم نییە بەس من کێشەی کارەباکەم هەیە ئەمەوێت بەیانی مەبلەغێکی زۆرم بۆ نەهاتەوە ڕێکێکی لە ڕاپەڕینە
لەگەڕکی راپەڕینی تو نەوتەکە لە کەرکووکە وەرەگری باشە خەڵکی ئێرە چی بکە گەر نەوتەکەی حکوومەتی هەرێم پێی با ئاواش پێی با واللهی ئەوەیان حکوومەت دەزانێت چار ناچاریە بێ حکوومەت نەوتیان بۆ دابین کاشتیان بۆ دابین کە حکوومەت وازی لە خەڵکی ناوە بەس خەڵک واز لە حکوومەت نایێنێ واللهی ئێمە خۆمان حکوومەتمان هەڵبژاردووە کە حکوومەتشمان هەڵبژاردووە بێ قبولیکەین دا ساڵات نییە باجەکەی بین ئابێ ڕایکێشی تاوا قبولت کردووە خۆ بەدەست من و تۆ نییە ئەوەی بۆمان گەڕاوەتەوە ئێستا ملیۆنێک و تقریبان 850,000ێکمان بۆ گەڕاوەتەوە ئێتر ئێستا لە ژوورەوە بووم وتیان دەبێ پارەکە تەستیمکەی ئێمەش بەڕاستی بڕارماندا جارە تەستیمی نەکەین ئەمە هی چەند ماڵی چەند مانگە هی یەک ماڵە هەتا پێشەوەی کە بێتە پرۆژێ ڕووناچی تقریبان 830,000ێکمان لەسەر بوو لە دوای ئەوەوە تقریبان ئەوەندە زیادی کردو ینی سابۆتە حوتەوە تا ئێستا نزیکەی 2 ملیۆن تقریبا نزیکەی 2 ملیۆنە ملیۆنێک و 850,000 باشە شتا زۆر بەکارێناوە یان چی بۆی لێرە کارهێنانەکە وەکو جارانە ینی بەس سەلاجەیەک و مجەمیدەیەک و گڵۆپ و تەلەڤیزۆنیش حتا لە ماڵەوە نییە نەخێت ئەی بۆی لەر بۆی لەر جارەکە ئەوەی کە ینی پێویستمان پێ بێ بۆ ماوەی نیو سەعاتێک شتێکی ئەوە هەڵەکەین و ئەکوژێنینەوە ئەوش بە اقتصادیەوە بە بەڵێ اقتصادی زۆری تێدا دەکرێت بەس نازانم ئەم ماوەیە تقریبا هەستەکەم ینی پارەیەکی زۆر گەڕاوەتەوە بڕاستی وەتەمای چەند بوو جەنابەت وەڵی من وتم ئەو پەڕێکی ببێتە ملیۆنێک ینی بەس نەمزانی 800,000 زۆر ملیۆن و 800 بەڵێ ملیۆن و 850,000 لەگەڵ ئەمانە قسە کوچیان بوو وەڵا ئەمان هەڕەلێن کاکەوە ساعتەکەت نەی خوێندوێتەوە و ئیتر لەو کاتەوە ئێمە ئەوەنەمان حساب کردو ئەبێ ئەو پارەی تەستیم بکرێن باشە لە ماوەی ڕابردوو ئاگەتی بینیمان کرد بێ خەڵک هیتەری بەکارێنان بۆ خۆ گەرمکردنەوە ئێوەش بەکارێنن ئێمە کەمترین هیتەر بەکارێنین بە زۆری زۆپا بەکارێنین ئەمەش ناچاری هیتەرەکە لەبەرەوەی بۆ ئەوی 2 دینار بۆ بگەڕێتەوە و نەوتەکە کەمتە سەرکەشتەوە حکومەت نەودا بەشناکە وای لاتەوە حکومەت لە هەموو لایەکەوە یەخەی خەڵکی گرتووە بەڵێ نەمەعاشێک هەیە ئیترەوەتە ئەوەندە ڕۆژەیە تازەوە لیز بڵاو کراوەتەوە بەڵێ ئیترەوەی کە دەکردرێ بە پارێ نەوتە بابەتەکانی ترە اقتصادیش لە کارەبادا دەکرێت بەس لەگەڵ ئەوەشدا ینی سیارەکەی زۆر زۆرە بڕاستی ئەگەر جەنابوت ملیۆنێکیش هەبێ جەناب بێ ملیۆنێتە قەرزکەی بۆ کارەباکە ئەبێ ملیۆنی تیش قەرزکەی بۆ مەسوولی پێم وە دوتم مەگەر بکرێ بکرێتە قستی مانگانەوتی ناوەڵا بێگشتی بێکەوە دەفع بکرێ ئەوەش بەڕاستی بە ئاسانی ناکرێ من ملیۆنێک بەعاشمە ملیۆنەکە بێنم تەسیمێک بە 850,000 تریش قرز بکەم بەڕاستی بۆ دوای ئەبێ ملیۆنێتیش قەرزکەی بۆ ئەوەی بژێوی ڕۆژانە بوو بەس زەبت ئەرەوەڵا ئەو هاي ئەمە بارگرانێکی جدی نیە بارگرانیەکی زۆریشە بەڵێ ینی خوای حکومت بەڕاستی بیرێک لە داهاتوی میلەتەکەی خۆی بکاتەوە ینی حسابێک بۆ ئەو میلەتە بکە بەڕاستی داواکاری چییە لەلایانی پەیوەندیدار کە ئاگای لە خەڵک بێ لە دۆخی خەڵک بێ وەڵا داواکاریەکە ئەوەیە موسە لە کاتی خۆی دابێ ئەنجا ئەم مەسلەی کارە باش ئێستا قسەیەکی واکرێکە لە 125 داشکانی بۆ دەکرێت ئەوەش بکرێتە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی کە کار ئاسانیەک بێ بۆ ئەو خەڵک جەناب لە چ گەڕەکێکی من لە ڕاپەڕینم ئیمام و خەتیبی مزگەوتی حاجە ڕەحەمی زەڕەنگەرە سەلامەتێک مامۆستا گیان پێمان ناخۆشە بەڕاستی ئەمە نمونەیەکی زیندووە کە مامۆستا بەڕێزە ملیۆنێک و 850,000 بواتەوە نزیکەی 2 ملیۆنی بواتەوە ئێستا ئەڵێگە موچەکەش ملیۆنێک بێت ئەبێ 850 قەرزکە ملیۆنیش بۆ خەرجی ڕۆژانە قەرزکەمی بەڕاستی ئەمە بێمانایە ینی بەڕاستی وەڵڵاهی تر ئەو هایە خۆی گەورە ئاسانی کا و ئیتر ئەو حکومەتەش بیرێک لە داهاتوی ئەو میلەتە بکاتەوە بەزەیەکی بۆ خەڵکای بێتەوە بەڕاستی بەزەی بە خەڵکایەتەوە وەڵڵاهی تر تا ئێستاش هیچ کەمتر ئەو حاڵەتیان پێوە دێت هیچی پاگن وا هەستەکەم کەمتر هەبێ بەڕاستی ئەم بەڕێزە خەمی ئەوەیەتی بەڕاستی ئەم پارەیە وەکوڵێ بە شێوکی ناسایی زیاد بکەن ناکاو بڵێ سەعاتە خوێنەی خوێندەوە تۆ 2 ملیۆن سەرف کردو لەگە قەرزەکە بێتە 3 ملیۆن و نزیک 4 ملیۆن مانجی 11 27 12 1 ئەمە سێمان بچێتە 27 ئەم دووە 4 مانگی پرۆژە ڕووناچیم لابێ ئەنێر بە سفریاتۆ تۆم 4 مانگە من بۆیە زوو هاتوون بۆی زوو چێشە بڵێ من 4 مانگەیەک موچەشم وەرگرتووە موچەکەم ملیۆنێک دینارە گەر بەشی قەرزەکە ناکە ینی قەرزەکۆنەکە کە ملیۆن و 662,000 ئەگەر پارەی ئەوە بم بەربەشی ئەوەش ناکە بێ 500,000 بۆ قەرزکەی لە کاتێکا لە ماڵە و ناچاری هیتەرۆش بەکاربیێنی بۆ چونکە تۆ نەوتەکەش وەرنەگرت ئەمەش ئەگەری هاتنەوەی زیاتی
پاری کارەبا زیاد بە یەک نەوتە کڕم بە حەڤەل لترە بە 15,000 هێشتا بەش ناکا بێ هیتەری ژەڵکەی چار نییە خۆ مناڵم خێزانە سەرمایە تر بڵنجی خۆی پرۆژەکە پرۆژیشی باشە یعنی من گلەیم لێ وەکو 24 ساعتەکە نییە هەمومان حەزەکەین کاربامان 24 ساعت بێ یعنی بە ئەوە بڵین بەس ئەگەر زۆر بێت بەجددی کارەسات ئەمە وای لێ بی لە مۆلیدەکە بکات طبعا خۆی مۆلیدەیەک پڕی من مۆلیدەیەکمە بێ لێ ملیۆنێک سرف نەکەم مانگەکە یان 200,000 300,000 سرف نەکە بەزەوەی ڕیسێکە خۆشترە یعنی تۆ کارەبای پرۆژەی حکوومەت ئەگە 24 ساعتی بێ خۆشترە بەس نەک بۆ شێوە زۆرە ئەگەر شێوەکەی باشتر بێت چاکتریکەن جاشی خەلەلی چکەژ ئێستا ویستم پارە بم بە ئەلکترۆنی ئەوەی دوێنێ بەڕێز کاک مەسرور وتی سابیز داشکان نەکەی خەڵک بەس کێشەیەوەی چۆن بەدلیگە قەینا کێشەوەشم نییە ئەڵێ بۆ نمونە ئێستا من 200,000 بواتەوە بۆ نمونە باسەکە 200,000 بم بە ئەلکترۆنی سابیز داشکان نەبێ 180,000 بم وایە 200ەکەم لێ وەرەگری ئێستا ئەڵە مانجی داهاتوو چەند بۆ هاتەوە ئەو 20,000 بۆشکێنی بۆ لە مەلایکێ کێش ئەوواڵە ینی ئەوەش کێشەی چکێ ئەم حکومەتە زۆر کاسب بە لەسەر گیفانی خەڵک پێوانە وڵی کاسەباتەکەی ترەوەیان خوان و خوان و ژدانی خۆیان وجدانیانەیە وڵی بڵم چی ینی خۆمان نەزانین خۆی وجدان چۆنە ئەوەی بەوەی کە خۆمان نەزانێمانە بە وجدان بەکارێن وڵی خۆی ئەگەر سەیریکەین نەخێر ئەوەی کای بینی بەس لە چاو هەموو خەڵکەوە ینی چاوی جەناب دۆ چۆنە وڵی بڵم چۆنە من خۆم لە هەندێک ڕۆوە بێوجدانی زۆرە بینم بابەتی تر بەڵێ بۆ نمونە بێوجدانی زۆر لەوەی کە کارەبایەک نرخی 72 دینارە ئەوڵەکەی قەینا بەس بۆ دوای بێ بە 185 دینار بۆ دوای بێ بە ینی زیاکە قەینە بەر 72 دینارەکە بێت تا کۆتایی مانگەکە چەند بەکارێنم و کاتە پارەکەی ئەم بەس تۆ هەر زیاکە لە پڕەکە بێ من 400,000 بم دوای موچەکەشت پێ نادرێ قەیناوە بڵێن حکومەتەکەی خۆمانە قیرروسیا لەگەڵیان بەست موچەکەشت پێ نادرێت پاری کارەباکەش زیادکەی بۆ ڕێژە زۆرە مشکلەیە ئەم کێشی نەخوێنەوەی کریکارە باش زۆر زیادی کردەوە ژمارەی زۆر هەوڵی و جەناب بۆ کێشیان باش ئێستا من سعاتێک و 45 دقیقەوەستام تاکو بەس بەرم کەوێ قسە بکەم لەگە کارمەندەکەیە هێشتا کێشەکەشم بۆ حل نەکراوە ناشزانم چەندم بۆ دێتەوە ئەم 4-5 مانگە ئەبێ خۆمی بۆ حازرکەم 3 ملیۆنێکی بۆ حازرکەم دڵنیە 3 ملیۆنێک ئەی طبعا من ملیۆنێک و 600م لایە خۆ ملیۆنێک و 500 کەشمەر بۆ دێتەوە بەم 4 مانگە بەم پرۆژە زیرەکە طبعا بەم 4 مانگە ملیۆنێک و 500 مەر بۆ دێتەوە کریما ملیۆنێکم بۆ دێتەوە خەڵک نایە موچە نایە هیچ نایە بەسەر لیانە کێشێتەوە سەم یەک پێشنیارێکم هەیە لە باتەوەی بەڕێز کاک مەسرور سەرۆکی حکوومەتی هەرێم سا 20 لابر وای لێ نەکردایە بۆ نمونە دوو مانگ پاشەکەوتم هەیە لە موچەی 2025 خۆ ئەم لەسەر حکوومەتە قەرزاریە یعنی ئەگەر حکوومەتەکەی هەرێمیش قەرزار نەبێ بۆ نمەی کاتە سەربەخا خۆڕ قەرزاریە لەم بینیا خۆتان پلان ڕێکەون ئەم پارەی کە من قەرزارم پاری ئاوە پاری کارەبا لەسەرەوە بیبڕێ مادەمە نامێت تێ ئەوە ببڕە پێت وایە ئەوان وەتەما بن و پارە بنەوە و پاشەکەوتە نەوەڵ من نوکتێکی خۆشە بوو لە دەوام خۆم کارمەدی حکوومەتم باسم کرد ئاگوت موچەی مانجی یانزادرێ تم چێ پێ نیوەی موچەکەمە داتێ من موچەکەی دەمێ ینی بە نیوەی موچەکە ڕازی بوو نەگەوەی کۆی موچەی کە لە 2014ەوە پاشەکەوتم بۆ کراوە بڕوا بکە شقەیەکمە هەیە لێرە بە سێمان ژناین بە شەشمان ژناین دەناوی تێگەی ئێستا قەزم قەزی کۆمان بواتەوە تێگەی ئێمە کارەبا ئەسڵان کوژانمانەوە لە کارەبا بواتەوە گرنگ نییە چەند هاتۆتەوە بەس گرنگە تۆ لە ناو شقەنی لە ناو ماڵا نەبیت و کارەبات کوژانە بێتەوە پارەت بۆ بێتەوە پارەکەش کەم بێ پێم خۆش ئاماژی پێ بکەیت چەنە والله 47 هاتووە و قەرزی کۆنیش بە شەرتێ من ئاخر وەسڵم داوە دوایی وەسڵێک هاتوۆتەوە 47 ئەڵە قەرزی کۆنیش 6,000 یعنی هێشتا بە حسابی خۆ پارە کۆنەکە واصل کردووە هێشتا 6,000 لەسەر حساب کردووی ئەوشم ساین کە چوم مڕازەعەم کرد سوودی نەبوو ئەوەشم داوتم بووی سافیکەین ئێمە چیەمە کەی ڕاستەمە
وڵی بۆ مانگیەک بۆ خانۆکەم یان بۆ من شوێنی بۆ هەردووکی کێشەمانی وڵای بۆ مانگیەک 23,000 بۆاتەوە من ئەی باشە شتێکی زۆر باشە ئەی بازرگانێکە وڵا بازرگانێکەوە زۆر چەند تقریبا لە مانگی یەکی حوتەوە تا 24 دوانزە سێنم کە 4 میلیۆن نیوم باتەوە 4 میلیۆن بە قەرزەوەیان بێقەرز نا بەبێ قرز چکە من یەکی 6 سافم کرد لە یەکی حوتەوە کەشفەکەم ڕای کێشە 4 میلیۆن و 475,200 جەم باتەوە بەس بۆ خانۆکەم باشە یعنی من خانۆکەم شەکە و چییە کار کۆم من وڵا کافتریام هەیە ئەباڵێ خەدای خۆم بەکارهێنانی زۆرمە کرد هیتەر و بۆی دەروە شتانم تر چی بکەین حەلیکەیانە ناچاری ترە بێ پارەکە بی چیەکەی ترە بێ پارەکە بی ئەی بڕیارداوە لە مۆلاشتەکان کەم کەیتەوە یان هەر ناچاری ناچارمە بێ کەمیکەمەوە یان بۆ لێرە بێ بیکەم بە غاز ئەبێ سۆبا داگرزێن سپێ دانەگرسێمە هەرەوەی چیپی دەسەڵاتە هەیە نیتە ئەمە لە کاتێکدا ڕاستە جناو بازرگانیە بەڵام خەڵکەکە بەڕاستی نەوتەکەش حکومە دابەشی ناکاتە بە نەوتەکە خۆی گەرم کاتەوە ئەزانی چۆنە ینی بۆ یەکێک باشە و بۆ یەکێکی خراپە سا من جاران پارەی مۆلیدەی ئەهلیمەیە ماگانە 45,000 من ئێستا لە یەکی حوتەوە حسێ بگوێت تا ئەمڕۆ پارەی ماماڵەکەم 100,000 باتەوە ئێستا جارێک لە بیرشمان نەچێ لە 150 داشکراندن و ئەوە هەیە لە مەولا نامێنە بەڵام بەرحاڵ بابەتەکەمان ئەوەیە حکومت حەقی نەوت دابشکراوە تا نەوت دابش ناکە خەڵک ناچارە ڕووکار لە چی لە کارەباکە باشە ئەی چیەکە ئێستا من بەلای خۆمەوە شتێکی زۆر باشیان کردو هەیتۆ کارەبا بزار بەس من بۆ شوێنی بازرگانیەکەم قڕکرا بەسەر بە لە یەکی حوتەوە تا بشوای 4 میلیۆنی و زۆر زۆرە چەندێکەکە ئەو ماوە یعنی مانگی سەحسێم کرد تقریبا 900,000ەکە تقریبا مانگی 900,000 بۆ شوێنی بازرگانی بەس بۆ ماڵەکەم باشە یعنی بۆ ماڵەکەم مانگی 20,000 بۆ بەرنمەکە ئاماجمان لەوە نییە بڵێن خوا نەخواستە کارەوەی بچوار کاتژمێری خراپەنا بەدڵێەوە باشە کەس ناتوانێت بڵێ بابەت نرخەکەیە ئەخر من پێتەڵێم شوێنی بازرگانی فەرق لەگەڵ ماڵانم ماڵەکە کۆتاییە داهاتا لەسەر ئەوە نییە نابێ حکومەت بەستر دەیەترێ بێ ئێمەش خەمێکی خۆمان خوێن چی بکەیت لەگەڵ حکومەت هیچی پێکرێپی هیچی پێ ناکرێت نەوتەکەش بکری خۆ نەوتەکەشە بێ بە نەوتەکەش لە 150,000 و 170,000 ئەوە شەر بارگرانی پێ ناڵێم هیچی پێ ناکرێت مەجبوری بەڕێکەی مەجبوری لەگەڵ ئەمڕۆ چۆنە ژیاوەیە تا گەڵا 140 بۆ سا بە 150ەکە چیەکە بچێتە 200,000 هیچ دەسەڵاتێکنێ چیەکەی گومرگیان زیا کرد وەزعی گومرگیان زیاکرد هەر کارەبایان دەسەر زیا کردی هیچ دەسەڵات نییە جەناب دەڵی مانگی 6 سافڵ کردەوەی پێشوو چەند بوو گوشمەکەی وڵای پێشتر زۆر کەم بوو یعنی هەر کافتریاکەم خۆم 154,000 بوات بووی مانگی 6 بەڵام لە یەکی حوتەوە تا بەڵێ بەس مانگی 2 میلیۆن شتێک سەر کردو نازانم هیچی گەڕەکە کشم یاوە یعنی بەس مانگی 2 میلیۆن بۆ شوێنی کارەکەواتەوە ئاراڵە بەڵێ بەس مانگی 2 میلیۆن شتێک سەرف کردەوە مانگی 12 میلیۆنی شتێکم سەرف کردووە هەمووی کۆی کردوتە 4 میلیۆن 4 میلیۆن و وڵاتە 4 میلیۆن و 400 وڵاوی یا پێم ئەلە ستیکەرە یا پێم وسێتی 4 میلیۆن و 47,250 دینار 100,000 میاوە 9 میلیۆن و 9,750 شتێکی باشە پێتەڵێم بۆ ماڵان ئایبینێ بەس بۆ شوێنی بازرگانی ترە بێ شتێکمان بۆ بکەن مانگی یەک و تەسلیم نەکردو جارێ هی کافتریاکە نابەسی مانگیەکی تیا بوو ماڵەکە 23,000 بواتەوە ئایا من جارە مانگی یەک مۆلیدە پار ئاگام لێ بوو 46,000 بیا ئەلێ حەقم لێکردە ماڵەکە ئەمەڵێ حەقم لێکردێتەوە لە بازرگانێکە خێنا بە لە ماڵە خاتی وەڵایەتەوەی دەستیان خۆش بێت چیە چی بکەیت ئەنا هیچ دەسەڵاتمانێ دەسەڵات هەیە هیچ دەسەڵات هەیە واللهی کارەبا بەم شێوەیە خراپ نییە بڵێ خراپە بەڵام ئەم عملات و شتی کە پێ دەکەن و زیرەک و ئەدوای ئەوەش ئێستا من بۆ نمونە دەبێت سعاتێ وەرگرم سعاتەکە 2 قاتە ئەڵە تۆ یەک قاتە بۆ شمولت دەکات ئێ سعاتێکیش بەشی 2 ماڵ ناکە کێشێکی قورسە ئێستا من حالێن لەو کێشەیەم ئەمێ 2 سعات وەرگم بۆ قاتی یەک و بۆ قاتی 2 تێگە لەبرای خۆ ئەڵێ لەبەرەوەی کە تۆ تاپۆنیە فۆرم خۆ قابلە تۆ هەر خۆ تۆزیع کرد خۆم تۆزیع هەیە ئەڵێ ملیۆنم بۆ هاتوۆتەوە بۆ چەند مانگێکی کەم ئەمە بارگرانی نییە من ئێستا خۆم خانوشکم هەیە خۆی کە ئێستا حالێن خۆمتیام یا ڕاست تام دقەیە ئەوەم بۆ ناتۆتەوە ئیتر مانگی 51,000 باتەوە ئەی بینیە بەڵام ئایا نازم شمولی ئەمەی کە لێ خۆشببوونەکەی کردوین
ئەوەیە ئیتر نازانم دوای ئەمە چی کەمان بووە هێتەوە ئەوە نازانم جەناب بۆ گەرمکردنەوە چی بەکارێنی مەسمێ هیتەر بەکارێنی شۆفاشم هەیە و غازشم هەیە پیا ڕاست بڕە هیتەریش تاڵێک هیتەر بەکارێنم بە ئەمە ڕاستیە بۆ نمونە لە ژوورێکی خۆمە ناوێرم شۆفاشەکە زۆر گەرمە تاڵێکیش هیتەریش بێگەم هەتا ئەسە 5,000 55,000 لەوە زیاترشم بۆ ناتێتەوە خرامی ئەسە ئاوا بەڵام ئەوەی کە من خەڵک تاوای خەڵکم کردووە زۆری ناڕازین کاڵێ زۆر ماواتەوە 3 ساعت 4,000 ئیتر ئەوان نازانم من بۆ خۆم ئەوەم بۆ ناتێتەوە بەڵام من بگلێکم ئەوەیە من دوو قات خانوم هەیە بۆ نمونە بۆ قاتێکم ئێنێ ئێمە ساعتێ بەشی ناکەم بۆ ئەبێ ئیلا بچم مخالفە بکەم یعنی خۆم بێ کارەبای داراکەم دارە ناکەم ئەبێ بچی بکەم لەو حاڵەتە مخالفە بکەم ئێ مخالفەش خۆی سەبا من دیریشم گوتم وڵی گەورم یعنی بەڕاستی تۆ بێ مخالفە بکەی بۆ مخالفەمان پێکەن کاکە ئێوە فەرمتان کردووە عرستان داوێنێتێت هێشتانە دروستیکەین بە شارانی دروستم کردووە بە شتێک خەریتەمەیە ئێوە ناڵی قاتێکە ساعتەکە وەرگرم دەمێ بە ڕسمی ساعتەکە وەرگرم وەڵا ئەوە دەزی من لە سەرەوە کراوە وەزارەت بڕیاریە من زوگلێکمان ئەوەیە بەس دەسە من وەکو خۆم بەخوا کارەبای زۆرم ماناتەوە پیا ڕاست بڕە خەمتەکە دوو ڕۆژیتە پارێک زۆر بۆ بێتەوە لە ئای چۆن تەبان ئەم کارەباگەم تا گوێسە سفرم بۆێتە بەیان دووبانی قایمێکم بۆ بێتەوە لە سەر و ملیۆن بێ من چی بکەم ئەو کاتێ ئەم کارەبای سا ڕاستی بۆ مەترسی ترس بۆ مەترسی زۆر زۆرتیایە سەوامان لاتۆ لە ماڵەکەگە ناتوانین موبایلەکەمان بکەینە سەر شەحن لە سایە سەبێ لە سا 50 داگرین کاکە کارەباکە زۆر زۆریێتەوە بۆ ئێمە ینی خەڵک ترساوە نەک بەس من هەموو خەڵک ترساوە ناسراوە تێ پارێکی زۆری بوات بێتەوە وەڵی بینیمە لە کە خەڵک پارەیەکی زۆر زۆریشی بواتەوە لە ئەم کارەبای 24 ساعتەیە ینی زەرێکی زۆریاوە خۆی گرفتەکەش ئەوەیە بەڕاستی حکومت نەوتەکە دابش ناکە حکومت نەوتەکەش دابش ناکە بەم دابش نەکرێت و ناچاری کارەباکە بەکاربێن بۆ خەڵک گەرمکردن خۆی نەوتەکە نییە کە دابشی ناگات و ناچاری ناچاری تۆ بە کارەبا بەکاربێنیت دروستە و قسەیە ئێستا زۆر ئێستا خۆم یەکێکم شخصی خۆم چوومە بۆی لەری بۆتانەکەم کڕیوە غاز بەکاربێنم غازەکەش گران وا گرانە بێ یعنی کارە سادێکە ئەویش لەبێ جای وایە ماڵی عیلەدا بێت دوو بتڵی بوێ لە ماهەکە ئەویش مەسروفیەکە تەبانەوە هەر مەسروفە هەمووی مەسروفە لەم ڕۆژەیە لەم ڕۆژەیە هەمووی مەسروفە یان کە تۆ ئێستا کاسبیەکەیت و بەیەکەیت ئەبێ بۆ کارەبا بێ بۆ نەوت بێ بۆ غاز بێ بۆ علاگەی ماڵەوە بێ یعنی بۆ لە هەموو شوێنە لە هەموو شتێکایە مامۆسای گوتی من ملیۆنێک بوو چەکەمە 2 ملیۆنێک و 850,000 بواتەوە ڕاستەکە بۆیەتەوە ڕاستەکە لەمانگی حوتەوە تا ئێستا ملیۆنێک و 800 وەڵای من تاکو ئێستا من هەر سفرم بۆیەتەوە مش هاتوومە سێرێکی سەعاتەکەم بۆ بکەن نەک 2 ملیۆن و 3 ملیۆن وەکو مامۆسام بۆ بێتەوە و لەو کاتەیە من چی بکەم ینی گومانی ئەڵێ بەخوا دوایی ئیشی خۆیان نەدەکەن ئارە بەخوا یانەوە تا کاکەژیان لە پرێگاڵە کاکە مەفرەزە دەرەچی و گرێنیەوە تا کاکە کارەباکە بۆ بڕن یانەوە تا بێ پارەکە هەمووی بیتەوە لەوە زیاتر نییە شتەکە ئای پرۆژەی ڕووناکیەکان کردو بە پرۆژەی تاریکی بەڵێ خۆی هەمووی لەم ڕۆژەیە ئێستا هەمووی بۆ بە بزمز یعنی هەمووی بۆ بە استثمار هەمووی بۆ بە تجارەت ئەمە نەوتە ئەمە غازە ئەمە خەستەخانەیە ئەمە هەمووی تجارەتە هەمووی بۆ بە تجارەت یعنی بێنە بەس بێنە ئەوە نییە حکومت واتە ئەرکەکەی خۆی جێبەجێ ناکا بەڵام داوای مافی خۆیەکە زۆربەی خەڵک هاوارەکە من کابراایشم کاسبیەکەم زۆربەی خەڵک هاوارەکە هەڵە کاکە مەعاشمان نییە داوای غەرامی مرورم لێکات داوای پارەی کارەبام لێکات داوای پارەی ئاوم لێکات ئێستا وای لێ هاتووە خەڵک دەبیلەوە کاتە بەدیلی کارەبا بدۆزێتەوە لە قاوا بێ کارەباکە نەوەگو نەبووە وڵای لەوانەیە زۆربەی خەڵک بڵە کاکە مۆلیدەکەم گەڕێتەوە باشترێکە مۆلیدەکەم گەڕێتەوە باشترێکە تۆ لە مۆلیدەکان مانگی 45,000 تایە مرتاح بوویت بەس تۆ لە پڕێگا کارەبا بێتەوە ملیۆنێک و 700 ملیۆن و 800 وایە مامۆساڵە من معاشەکە ملیۆنێکە ملیۆنێک و 700 بۆ هاتۆتەوە ملیۆنێک و 850 ئەی مەسرەفی ماڵی ئەی نەخۆشی ئەی عەلاگەی ئەی میوانی ئەی بانزینی سارەی وایە ئەوە هەمووی دروستە قسانە بەعام ئەو نرخانی کە هێتەوە بۆ ئەمڕۆ ئەم چەند ڕۆژاتەوە بۆ هاوڵاتی نرخەکانی چۆنە ملیۆنی تایە هیچ چەند مانگێ باسێکی دۆخەکەمان بۆ بکەیت وڵی زۆر هاواریانە هاوڵاتیان بەڵام لەبەرەوەی من لەو بەشە نیم کەمتر ئاگاداریەوە بەشە هەم من لە دۆستیەکانی هاوڵاتیانم باشە ئەو دۆسیانێکی دەبەردەست ئێستا کێشەی سەعات نەخوێندنەوە هەیە ئەو بابەتانە بەڵێ ئەرە وڵا ئەڵێ سعاتەکەمان نایخوێنێتەوە یا هەر سفرمان بۆیێتەوە ئیتر ئێمە فیلەکەنن بۆ دۆزین و ئاینە دەستیان
ئەڵێ ساعاتەکەم زۆر دەخوێنێتەوە ئەوە چارەسەر کراوە ئەو گرفتە مەسەن جای وایە ڕقەمێکی خەیاڵی هاتووەتەوە بەڵێ ئەرە وڵات چارەسەرە کرێ ئەوەی کە بڵێن شایانی ئەو وەزعە نییە و ئەزانن کە ئەوەنگە ناهێنێ بۆی چاکەن ئەرەوەڵا ئەمانگە چەند کارەبا بۆ گەڕاوەتەوە ئەم مانگە کارەبای خانوویەکە چۆڵ بووە 12750 بووە چۆڵ بۆ 12 هاتێتەوە بەڵێ بەڵێ هاتوو دیارە کارەبای سەرف کردووە بێ پێویست پێشتر کەسیشکە ئیشی تیاکردێ خانووە تعمیر کراوەتەوە هاوڵاتێکی تریش ئەیوت من شوقەمێ 3 مانگە هەر قوفڵم لێەوە کارەباکە کوژانەوە چ لەزارم بات آخر خۆی بەڕای من شتیوانیێتەوە تۆ ئەگەر مەسەر ئەوەی خۆی یەکەنێش دیزیبوون ئینا ئەگەر کارەبە بە پێی پێوەرە چەند سەرفکەی ئەوە نەبووت ینی خۆگەر وەرەقەکە سەیریکەی ئەم خەلێک جەناب و گونجاوە کە خەڵک باسیێکایان پێ زۆرە ئەکرێت تۆزەکەم بکرێتەوە بەڵام بە شێوەیەکیش بێ هاوڵاتی ینی پێزانینی بێ ئەو کارەبا کە چۆن بەکاردێ تۆ پێویست بەکاری بێنانی بۆ لێرەکە ناکرێت تۆ لە ماڵە بووی بۆ لێرە دیش ینی وا بەکاریە ناوە وڵای پێم وایە خەڵی لە هەمووی کۆمەڵی خەڵ بە نابەرپرسانە بەکاریە ناوە بەڵام لە قینی کاتەکە تۆ داوای پارەی کارەباکەی سی ڕۆژار بیدا سی ڕۆژارێکی موچە بدە بۆیش ئیلتیزاماتی هەبێ کە کەسەکە ئیلتیزاماتی هەبێ پارەی کارەباکە لە کاتی خوایەسە من خۆم کارەبا لە کاتی خوالتیزام پارەی کارەبای خۆمەیم بە پێی پێچیش کارەبا بەکاردێنم وی کە پێویستە چەندێ پارە بۆ گەڕاوە خۆ مۆزە فێرم بەس پاری چەند برادێکم و تەسلیمە گرز و بوو وەلایەکیشان دوو وەسلێکیشان تقریبان 16,000 بوو ئەوتیان ئەوتریشان 134 مانگەکە هیمای 12 بیەکە هی دوو مانگە تقریبان 45 ڕۆژەکە خەڵک چی بکات ڕێنمایی جەناب و چییە بۆ ئەوەی کە بە حەزەرەوە ماوە لەگەڵم کارەبا بکە وەکو کاربندێکی بەڕێوەبەراتێتە وەڵاهی ئەم کارەبا سیستمی ڕۆناچێت پرۆژێکی زۆر باشە بۆ خەڵکی کوردستان جا لەگەڵەوەش ئەمە کۆتۆتە سەر تقریبان وەکو وحدی مۆبایلەکە وایە چۆن ینی زۆر قسە بکەیت زۆر سەرفەکەی زۆر بەکاری بێنی زۆر پارۆ زۆر بێتەوە شتێکی زۆر باش. ئەوەی کە گوێبیستی بوون قسە و وتەی هاوڵاتیان وشین جۆشەکان بوو لە کاتی ڕادستنی پارە بە حکومت باس لەوە دەکەن کە هەم حکومت شایستە دارایەکانیان پێدادا هەمیش لە مافی خۆی خۆش نابێت و داوای ئاو کارەبا و ڕسوماتەکانی دیکەکە و بۆ هۆیەوە بەشێکیان لە سەری ملیۆنیان پارە بۆهاتبەوە هەبوو ئەڵێ لە باشی حاڵەتا 100,000 بواتە تۆڵێ 100,000ەکەش زۆرە و لە کاتێکا من دانێکیان وتی کەسێ لە هاوڵاتەکان کە تەنها خۆی لە ماڵی کاژی 100,000 بواتەوە جاگەر خێزان و مناڵ و ئەوە هەبێەوە بە دنیای ڕۆژەکە زۆر بەرزە بێت تا بەرنامە بە یەکەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کەسپاتە زایە